بەداخەوە ئەو کێشەیە یەکەم جاری نییە، ئەو کێشەیە کۆنە لێرە. بەڕاستی بەلای ئێمەشەوە سەیدا کارمەندانی پاپا گروپ فەقیرترین کەسن لە ڕووی مادیەوە، بێدەرەمەترین کەسن. بۆچی ئەبێ ئەوانە موچەکان تاخیر ببێ، موچەکان دوا بکەوی، ئەنی جاری وا هەیە 5 مانگ 6 مانگ 4 مانگ موچیان دوا ئەکەوی، دوسێ هەفتە ئەبی بازار خاوی نەکرایەوە، بزانم ئەو ڕۆ هاتوونە خاوی نەکردوتەوە. بەڕاستی جێگای داخە ئەمانە هەمویان کەسی فەقیر و کەم دەرامەتن. حەقوای حکومەت زیاتری هەموو کارمەندەکان پێشی هەموو کارمەندەکان موچەی ئەوان تەوزیع بکات. گرفتی هەر ئێرە نییە کاکە پاپا گروپ 5 قەزای هەیە، حسابکردنیوەی هەولێرێ هەمووی ئایتیاو هەیە، دەوروبەری هەولێرێ فعلەن موچە تاخیر بووە. ئەو موچەش کە تاخیر بووە ئەوەی نەبووە، پێشتا پێم گوتی گرفتەکە لەوەی بووە کە کاتی 1970 لێبرین هەبوو موچەی شەریکەش تاخیردات، ماگونی وەکجارێک پێ دەسووتان موچەشیان دەدا. ئەو 15 ڕۆژانە کەڵەکە بوو تا و 5 بانگەی لێ دەرچوو. 5 موچە قەردارن، 5 موچە. بەڵام تقریبا دەڕۆژ پێشی ئستا دەبی قسەمان لەگەڵ مفەوەزی یەکەمی شەریکەی کردیە، دوعاتی سەتی داگوتی ئەو شەشەتان لۆ چارەسەر دەکەم لە سەرەتای داخلبوونی سلفەی ماجینەوە. یعنی ئەو گرفتەش نامێنیت ئەوزە نازانم، یعنی ئەو خەڵایە ئەو 1-2 ڕۆژەی باوەڕ بکە ئەو ڕۆکە زیاتر لە 6 تەلەفۆن ولاتیە، یعنی هەندێک تەلەفۆن داتن قسەی سەیریان دەکرد. یعنی ئەو شتانە نییە نە ئەوەی خەڵک دەڵێ ڕاگەیاندنە پەیجە پێیان نێرەکە شتی سەیرم ژێرە دەبێ و 1 ڕۆژ خاستن ئەوڕۆ خێرە ئەگەر من تەلەڤیزیۆنی لایە نەکەم یان پەیجی لایە نەکەم باشە من لەناسمێ پەیج جێگری سەرۆکی حکوومەت بگرم یان سەرۆکی حکوومەت بگرم بۆ نییە تو دەی لە کرێکارەشی خڕی دەکەیەوە خۆ شەریکە پارەی ئالانی نەکردیە من پارەی نادەم ئیفلاسی نەکردیە هەڵێ خۆ چەوشتانە نەبووە کاکە هاوڵاتی یەک معاشی لەکن حکوومەتێ مایە خۆ گریمان کرێکاریش معاشی لەکن شەریکەی مایە خۆ قەباحەت نییە 11 ساڵە کرێکارێک لە شەریکەیەک ئیش دەکات دەبی هەندێک پابەندی و هەندێک انتیزاماتی ئەخلاقیش دەبی بەرامبەر ئەو شەریکەی خۆ ناکرێ من 11 ساڵ لە شوێنێک پارە بەش بکەم ئەگەر 2 مانگ 3 مانگ پارە تەخیر بووش هۆکار هەیە ئەسباب هەیە من یەکسەری ئەلانی ئەوەی بکەم بڵێم ئەو شەریکەیە خراپە ئەو شەریکەیە دزەوە پارەی ناداوە ئەوها شتی وها نییە